جۆرەکانی شیرک چییە بە کورتیەک لە حەرفی جەنابتانەکەمەوەی کە عالمەکان پۆلێنیان کردو پوختیان کردوتەوە ئەوەی ئەهلی سونە و جەماعەتن عولەما بە شیرکیان لە قەڵەمداوە شیرکی ئاشکرا کە بەڵگەی قورئان و سونەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەسەرا جوان ئاگاتان لێ بێ جاری کەش دووبارەمان کردوتەوە چەند جاری کەشمان کردوتەوە و تومانەتەوە بەڵام ئەم جارەش ئێلەینەوە یەکەم شیرکی نییە و ئیرادە و قەسدە شیرکی نیەت و ئیرادە یعنی تۆ نوێژە بۆ غەیری خوا بکەی نیەتە غەیری خوا بێ حەیوانێ بۆ غەیری خوا سەر ببڕی قورئانە خوێنی بۆ غەیری خوا بیکەی حەج کردو بۆ خوا نەکردووە بۆ مەبەستێکی کە کردوتە هەر شتێکی تر بێ غەیری خوا هەر شتێکی تر زەکاتت داوە مەبەست پێ خوا نەبووە هەر شتێکی تر بێ نیەتەکە بەس خوا نەبووە ئەمە شیرکی گەورەیە هەج عەبدایەتیەکە کرد جیهادی کردو کابرا ئەچێتەوە بەردەمی خوا کابرا کوژراوە خوا لێ پرسێ بۆ کوژرای لەسەر چیە لە خوایە لە پێناوی تۆیە خوای گەورە پێڵێ کەذەبت درۆ کرد بۆ شەڕ کرد بۆی بڵێن ماشەڵڵا کوڕێکی ئازا و بەجەرگ بوو ئەوە وتیان بڕۆ هەرەوڵە پێ بڕا دەوڵەمەند هەیە مزگەوتی دروست کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ أول من تسعر بهم النار يوم القيامة ثلاث يكم سيكس كقيامة خوا جهنم يعني بيجر مكان بلا في جهنم يعني بيدا في جور كسن يكان أبيا أو كجراوي كبحسابي خوي الله يتو بردمي خوا بيلا بو كجراوي الله لبيناي تويا خوا الله دروكر بس بو شارك دو سنجنا بقول له بلا ما شاء الله كريكي آزاي وشاونا ترسو جرجي كوني تانية أو تيان هلو لو بيبرا دولة منك جنيلة تو باشو مزجوتو بوكد أو هم خير وصدقة وبوكل أو خسخانة وبدرس كده ومكتب وبوكل وبيرو وبالكن أجر بخوا كل بيتي وهي جل خوا بوتو بخوا جل راسك بل أمام كيما باسكين زلامك عكسيوا الله خوا بوتو كده خوا يجور بيلا كذب في ما فاصل فرمي جاك خوا بيود كذب دروكر على شيء ملائكة عثماني شيء لدوا خوا بيلا هيرو رجب كذب دروكر الله بوكر دبلن ما شاء الله بيعي كيف سخي طبيعته ما شاء الله بيعي بيوان وبيعي مجيثة لا چەند قەناتە بۆیان خوێنیتەوە لەو حەیەکی گەورە هەڵواسی بۆ ئەمە کاری فڵان کەسە کاری خێری فڵان کەسە دیعایان بۆ کردی پیانە هەڵای بەس بۆ ئەو کرد ئەوەی کە لە بیرت نەبوو خوا بوو دەی هەرەوە پێ بڕە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەمە یەکەم کەسە کە جەهەنەمی پێگەرم کرد لەگەڵ پیاوێکی ئاینیشە کە کارەکەی بۆ خوا نەبوو بانگێکە قیامەت دەڵێ هەموو عیلمەم دایتێ بۆ کێو کرد ئەڵێ خوایە لە پێناوی تۆیا کردم و بۆ تۆ کردم و خەڵکم فێری قورئان کرد و ئەوە جەڵێ بۆ کێو کرد ئەڵێ بۆ تۆ خوایە جا خوا لە درۆ کرد پاروی چۆری پێ خوارد فەرمووی لای گەورەسەروی مەجلیست پێ بکەن ئەوەی پێوەرگری بۆ منە نەکرد دەبڕۆ پاداشەکە لەوانە وەربگرە کە بۆ کردن ئەگەر بۆ منە کردو بە حەقی خۆتە بەمەوە کەواتە یەکەم شت نیەت و قەسدە کاتێک کە تۆ نوێژەکەی ئەڵێی نیەتمە چوار کەعات نوێژی ئەم نیوەڕۆیە ئەکەم ئەڵێی بەس بۆ کێ بۆ خوای گەورە لەگەڵ ناوی خوایە ناوی کەس دێنی ئەڵێی نیەتمە چوار کەعات نوێژەی نیوەڕۆکەم بۆ خوا بۆ فڵان کەس تەنانەت بۆ پێغەمبەریش دروستە نەخێر نوێژ بەس بۆ خوایە دەی خوای گەورە لە قورئانە فەرمێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين بڵێ نوێژەکەم و حەیوان سەربڕینەکە و قوربانیکردنەکەشم نوێژکردن و قوربانیکردنەکەم و ژیان و مردنم هەر بۆ خوایە هەرچی لە ژیانم بێ و هەرچی بۆ ژیانم بێ و هەرچی بۆ مردنم بێ بۆ خوا بێت نابێ لەگەڵ ناوی خوایە لە عەبدایەتی کردنە کاری عیبادەت بێ ناوی غەیری خوا بێنی بڵێ ئەمە لە ڕای خوا و ڕای فڵان کەسیش لەگەڵ ناوی خوایە ناوی کەس مێنن ولا تدعوا مع الله أحدا لەگەڵ ناوی خوایە ناوی کەس مەهێنە نیەتێ بەس بۆ خوا بێ